لەم یەک دوو مانگا تۆنێک یاری بڵاوکرانەوە دەتوانین بڵێن 2023 ساڵێکی پڕیاری بوو بە تایبەتی ژەو یاریانەیەکەوە پێشبینی دەکەین کاندیدی یاری ساڵ بوون. ئەمڕۆ باسی دیاری نوێ دەکەین لە ژمارەدا بە یاری Call of Duty Modern Warfare 3 با دەست پێ بکەین. بێگومان پێویستی بە باسکردنێکی زۆر نییە، زۆرینەی گەیمەران دەزانن کەوا Call of Duty چییە. هەرچەندە بڕیار نەبووە ئەم ساڵ یاریێکی نوێی کۆد ببینین، چونکە بەڵێنیاندا ئیدی ئەم ساڵ پشوو وەردەگرن و ساڵی داهاتوو یاریی بەهێز و ناوازەمان پێشکەش بکەن. بەڵام پارە کاری خۆی دەکا. ئەمجارە یاریەکە کۆتایی زنجیرەی Modern Warfare دەبێ کە لە 2019 دەستی پێکردووە و جەنجی ئەمریکا و گروپێکی ڕووسی دەبینین. یەکەم جارە زۆمبیەکان بۆ یاریێکی Modern Warfare زیاد بکرێ و Activision بەڵێنی گەورە دەدەن کە نەخشەی زۆمبیەکان لە مێژووی Call of Duty گەورەترین دەبێ. بێگومان سەرکەوتوو دەبێت تۆنێکی لێ دەفرۆشێ کەوا مێژووی Call of Dutyە کە بڕیارە بە شێوەی Early Access لە 2011 بە شێوەی فەرمیش لە 2011 بەردەست ببێ. ژمارەنەوە یاری Metal Gear Solid Master Collection Volume 1 لە دوای چەندین ساڵ گەیمەران خەونێکی گەوریان بەدیهات کەوا زنجیرەیاری Metal Gear بە شێوەیەکی کۆلێکشن بۆ کۆنسڵە نوێیەکان بەردەست بن و لەسەر کۆنسڵە کۆنەکان گیریان خواردبوو. بەڵام یاریەکان کواڵیتیان زۆر باشتر نەکراوە، تەنانەت هەندێک کێشەی تەکنیکیان هەر هەیە و هەندێک لە یاریەکان بەڕاستی پێویستیان بە مۆدرنکردنەوە هەبوو، نۆژەنکردنەوە هەبوو. بە تایبەتی بەش یەکەمی Metal Gear لەسەر PlayStation 1 ڕەسەن بڵاوکراوەتەوە کە کۆنتڕۆلکردنی کاراکتەرەکانی زۆر کۆنە و لەوانەیە گەیمەرانی ئێستا نتوانن بە ئاسانی ئەو یاریە تەواو بکەن، جگە لەوەی کەوا کواڵیتی یاریەکان بۆ فۆرکەی بەرز نەکرابێتەوە تەنیا 1008 و ئەمە تەنیا ڤۆلیۆم یەکی ئەو کۆلێکشنەیە و تەنیا بەشی یەکەمە کە یاریەکانی 1 و 2 3 Metal Gear لە خۆ دەکرێت لەگەڵ هەندێک یاری کۆنی کلاسیک و کۆمیک و میوزیک. بەڵام Metal Gear 4 و 5 پێدەچێت لە ڤۆلیۆم 2 بێ. ئێستا ئەم کۆلێکشنە لەسەر پلەیستیشنەکان، Xboxەکان و PC بەردەستە. ژمارە 8 یاری Robocop Rogue City. Robocop Rogue City یاریێکی زۆر بەناوبانگ نابێ و ژمارەیەکی زۆریشی لێ نافرۆشرێت، نەک لەبەرەوەی براندی Robocop بەناوبانگ نییە، بەڵکو لەبەرەوەی یاریەکە زۆر سەیر و جیاوازە. گەرگەنی پڵی یاریەکە ببینی دەزانی کە ئەمە بەستم چییە. یاریێکی تاقیکاری کەسی یەکەمی جیاوازە کە ستایلی لەو شێوەیە زۆر کەم دروست دەکرێت. بەشە لە ڕەخنەگران ئەو شێوازیان زۆر بەدڵە، هەندێکیش دەنووسن کە بە دۆلارێک ئەو یاریان ناوێ. یاریەکە بە Unreal Engine 5 دروست کراوە کە شتێکی باشە، بەڵام بزانین چی ڕوودەدا. سەرکەوتوو دەبێ یاخود نا. یاریەکە لەسەر پلەیستیشنەکان، Xboxەکان و PC لە 2011 بڵاو دەکرێتەوە. ژمارە 7 یاری City Skyline 2. ئەو یاریەی کەوا پەلەی لێکرا لە بڵاوکردنەوەی، چونکە ئەو یاریە بە باشی کار ناکە و گەیمەران زۆر لێی بێزار و تووڕەن، بەتایبەتیش ئەو کەسانەی کەوا 50 دۆلاریان لە ڕۆژیەکەم بەو یاریەدا. جا من خۆم زۆر عاشقی بەش یەکەمی City Skyline-م کە لە 2015 بڵاو کرایەوە کە یاریی زۆر ناوازە و قەشەنگ و بەچێژە، بەڵام بەشی دووەمی دەبوایە لەسەر کۆنسڵەکان لێستاوە بەردەست بە. بەڵام دواخرا بۆ ساڵی داهاتوو کەچی ڤێژنی PC و کۆمپیوتەریان هەر بڵاو کردەوە کە لە بارودۆخێکی زۆر خراپیش تەکنیکیدایە. مەبەستیشم لە بارودۆخی خراپەوەیەکەوە پێویستیت بە کۆمپیوتەرێکی زۆر بەهێز و گرانبەهای 3500 دۆلاریە تا بتوانێت ئەو یاریە بە 30 فریم بکەیت. هۆکاری سەرەکیش کەوا کار دەکا بۆ ئەوە دەگەڕێتەوە ستودیۆی Colossal Order یاریەکان بە جوانی ئۆپتیمایز نەکردووە. هەرچەندە بەڵێن دەدەن کەوا یاریەکە چارەسەر بکەن، بەڵام تازە تۆزێ درەنگە بەهۆی ئەوەی کەوا یاریەکە نمرەی خراپی پێدراوە، بەهۆی خراپی تەکنیکی یاریەکە گەرناوەکو کۆنتنت و بابەت دەڵێن پڕیەتی لە بابەتی زۆر ناوازەی دروستکردنی شارەکان. ژمارە 6 یاری EA Sports FC. ئەم ساڵ ئەو ساڵە بوو EA Sports بە یەکجاری وازی لە ناوی فیفا هێنا. یاری فوتبۆڵەکەی EA ناوی فوتبۆڵ نییە، ناوی فیفا نییە، بەڵکو ناوی فوتبۆڵ کڵەبە کە کورتراوە FCە کە خۆشترین و باشترین ناو نییە لە جیهان، بەڵام گرنگ ئەوەیەکەوە ئەم ساڵ چی نوێ هەیە. ڕاستەکەی زۆر نییە، گەیمەران بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی لە مۆدی ئۆنلاین و کاریەکەی ئەم ساڵ تۆزێ نیگەران و ڕەخنەیان هەیە لە چاو پارساڵ کە بێچێت لە باشترین ڤێژنەکانی فیفا دادەنرا. بەڵام پەلەمەکەن لە کرینیەم یاریە خۆی ساڵانە دوای 3 بۆ 4 مانگ زۆر بە کێشەکان چارەسەر دەکرێت، اینجا چێژی زۆر زیاتر دەبێت، یانیش دەتوانیت چاوەڕان بیت تا ناوەڕاست ساڵی داهاتوو کاتێ بە خۆڕایی لەسەر گەیم پاس یاخود پڵس بەردەست دەپێت. گەرنا هەر فیفا 23 بکەن هەست بە جیاوازێکی گەورە ناکەی جگە لە گواستنەوەی یاریزانەکان نەبێت. ژمارە 5 یاری EA Sports UFC 5. یاریەکانی UFC تاو جیابازە لەگەڵ فیفاکەی EA Sports، چونکە ئەو یاریە ساڵانە بڵاو ناکرێتەوە، بەڵکو چەند ساڵ جارێک بڵاو دەکرێتەوە، چونکە دەیانەوێت بەجددی گۆڕانکاری و نوێگەری بکەن، اینجا بەشێکی نوێی دێ کە ئەمە شتێکی باشە و پێویستە هەموو یاریەک وابێ، نەک گەیمەران وەکو بانکێکی دارایی ببین و هەموو ساڵێک هەمان یاری بە نرخێکی تاوی 70 دلاری پێیان بفرۆشن تەنیا کەڤەرەکەی بگۆڕدرێن. UFC ئەم ساڵ چەندین میکانیزمی وەشاندنی بۆکس و کاردانەوەی دەموچاو و خوێن و ڕووناچی و جوڵەی پارسەکان
یاریەکانی جەستی کاراکتەرەکانیان گۆڕیوە کە بەزدی پێشوازێکی زۆر باشی لێکراوە زۆربەی ماڵپەڕەکان نمرێ 9 لە دەیان پێداوە و دەڵێن گەر حەز بە UFC دەکەی ئەم ساڵی ئەوەیە ئەو یاریە بکەیت. ژمارە 4 یاری ستارفیلد گەورەترین یاری Xbox و بەثێزدایە لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو. ئەو یاریە گەیمەرانی Xbox چەند ساڵێکە چاوەڕوانین بۆیش دەڵێم Xbox چونکە بەداخەوە لەسەر PlayStation بەردەست نیە و تایبەتە بە Xbox. یاریەکە سەرکەوتنێکی زۆر باشی بینیوە هەرچەندە لەو ئاستە نەبووەکەوە بەشێکمان هیوامان بۆ دەخواست یاریەکە زۆر بە گەورەی بڵاو بووەوە ئێستا تۆزێک لە ئۆنلاین بوون بۆ و کەم باز دەکرێت بەهۆی بڵاوبوونەوە یاری نوێ بەڵام پێمان وایە بە DLC و ئەپدەیت و چیرۆکی نوێ یاریەکە داهاتوێکی پرشنگداری لەسەر Xbox و PC دەبێت و بێگومان یاریەکەش زیانی کراوەیە سەدان هەساری جیاوازی تێدا دەتوانانی سەردانیان بکەی هەرچەندە تەنیا چەندانەیەکیان بەدەست دروست کراون ئەوانی دیکە ژیری دەستکرد دروستی کردوون وە شتێکی وای لێ نیە جگە لە سەرچاوی دارایی و هەندێک بابەتی جیاواز بەڵام سەردانی کردنیان تێژبەخشە. گەر Xboxت هەیە ئەو یاری ئێستا لە گەیم پاس بەردەستە شایانی تاقیکردنەوەیە بەڵام بەرگەی سێ کاژمێری سەرەتای یاریەکە بگرن چێژێکی زیاتری دەبێت. ژمارە 3 یاری سپایدەرمان 2 سپایدەرمانی 2 پێویستی بە ناسادنێکی زۆر نییە ئێستا گەرمترین یاریە لە ئۆنلاین باز بکرێ یاریەکە کەوا گەیمەران زۆر لێ رازین و یاریەکە بە 24 کاژمێر زیاتر لە 2.5 ملیۆن دانەی لێ فرۆشرا کە بۆ خێراترین فرۆشێکی زۆری هەبێت لە مێژووی پلیستیشن. ڕاستە هەر هەمان شاری نیویۆرکە وەکو دوو بەشی ڕابردوو بەڵام گرافیکی یاریەکە قەشەنگتر بووە لەگەڵ زیادکردنی دوو گەڕەکی نوێی نیویۆرک بە هەردوو کارکتەری پیتەر پارکر و مایلز مۆراڵز یاریەکە دەکەی و چەندین خراپەکاری گەورەی تێدایە یاریەکی بەچێژە شایانی تاقیکردنەوەیە. ژمارە 2 یاری ئالن وەیک 2 ئالن وەیک لەو یاریانەیە کەوا بە ئاسانی ناچێتە بەردڵی هەمووان بەهۆی چیرۆک و کەشە تاریک و کەئابەکەی بەڵام گەر بچیتە نێو کەشەکەی دەبینیکەوە یاریێکی چەند نایابە. یاریەکە پێشوازەشی زۆر گەورەی لێکراوە بێچێت لە باشترین هەندێک دەڵێن باشترین یاریمانەوە لە ژیانە لە ژانڕی ترسناک واتە باشترین سوڤایڤەر هۆرۆرە. یاریەکە سەرکەوتووە ڕێمەدی ئەم جارە بە تاواتی خۆی دایە دەست یاری ترسناک و مانەوە لە ژیان چیرۆکی یاریەکە و لێکۆڵینەوەکانی دوو کارکتەرەکەی و دوو لۆکیشنەکەی لە گوندێکی ناودارستان و شارەکەی نیویۆرک بە تاریکی وای کردووە گەیمەران زۆریان بەدڵ بێ. پێشبینی دەکەم کاندیدێکی باشی یاری ساڵ بێ بەڵام پێم وانە خەڵاتەکە بباتەوە چونکە پێم وایە خەڵاتەکە زیاتر بۆ ژمارە یەکە کە سوپەر ماریۆ برۆز وەندەرە. لە دوای زێڵدای ئەم ساڵ پێم وانە بوو نینتەندۆ یارێکی بەهێزی دیکەی لەم ساڵ بڵاو بکاتەوە ئەو پێویستشی پێ نەبوو بەڵام سوپەر ماریۆ برۆز وەندەر پێم وایە بە ئەگەرێکی زۆرەوە گەرزێڵدا نەبێتە یاری ساڵ ئەم یاریە خەڵاتی یاری ساڵ دەبا. هۆکاری خۆمیش باز دەکەم کە بۆچی ئەو قسەیە دەکەم زیاتر لە 15 بۆ 20 ساڵە یاریەکی 2D ساید سکرۆلی سوپەر ماریۆ برۆسمان نەبووە کە بە بەناوبانگترین یاری ماریۆ لە هەموو شێوەکانی دیکەی دادەنرێ. هەندێک دەڵێن ئەو یاری ئەوەندە بەهێزە دەتوانێت ڕکابەری بەشی دووەمی سوپەر ماریۆی ڕەسەن بکە کە ئەمە ڕکابەرێکی زۆر گەورەیە و یاریەکە زۆر بە ناوازەیی و قەشەنجی لێڤڵەکانی دروست کردوێتەوە لەوانەیە یاریترین یاری بێ ئەم ساڵ بڵاو کرابێتەوە مەبەستشم لە گەیم پڵەیە کە پڕەتی لە گەیم پڵی و میکانیزمی ناوازە لە سەرەتا بۆ کۆتایی گەیمەران بە خۆشحاڵی نیگەرانی قورسی ئاسانی یاریکردن بە هەستەکانی گەیمەر بۆ گەیمەران دروست بکە. یاریەکە سەرکەوتنێکی گەورەی تۆمار کردووە پڕفرۆشترین یاری ماریۆیە کە بە خێرایی فرۆشرابێ و پێم وایە لە دوای زێڵدا ئەگەری هەیە ببێتە یاری ساڵ.